توانە سڵاو لێبێ لێرە لە پارکی هەواری شارم بازاڕێک بۆ بەرهەمە خۆماڵیەکان و بەرهەمە دەرەکیەکان کراوەتەوە کەمێک بەر لە ئێستا بازاڕەکە کرایەوە بەڕووی هاوڵاتیانی سلێمانیدا بازاڕەکە بۆ ماوەی چەند ڕۆژێک بەردەوامی دەبێت ڕۆژانە لە کاتژمێر 4 ئاوارەوە دەست پێەکات تاوەکو کاتژمێر 12 شەو بەردەوامی دەبێت ئەم پێشانگایە کۆمەڵێک کار و بەرهەمی دەستکرد و بەرهەمی ناوخۆی دەرەکی ئەگەر دەرفەت بێ دەمێت لەگەڵ کاکشەق مستەفا ڕاستەخۆ قسەکەی کاکشەق ڕاستەخۆ لەگەڵتاین سەبارەت بەم بازاڕەکە کراوەتەوە چ قسەیەکتان ئەمە فیستیڤاڵی ژیان کە دووەم جارە لە شاری سلێمانیە کرێتەوە ئەم فیستیڤاڵە ئەمڕۆ 100 کۆمپانیا بەشداری کردووە لە سا هەفتای ناوخۆی و لە ساسی دەرەکیە و ئەم فیستیڤاڵە کەوا بەرهەمە خۆماڵەکانی خۆمانیان نمایش کردووە تواندراوەکەوە ئەم بەرهەمانە ئێمە لە نزیکەوە بیبینین و بتوانین ئێمە ئەم هەرێمەی خۆمان هەوڵ بین بۆی بەهۆی ئەم فیستیڤاڵانەوە بەهۆی ئەم بەرهەمە خۆماڵیانەوە بتوانین لە بەرهەمێکی بەکاربەرەوە بین بە بەرهەمێکی وەبەرهێنەر و ئەم فیستیڤاڵە کە بینین زۆربەی خواردەمەنیە و ئیشی دەستە و ئەو پێداویستیانەی کەواژ ڕۆژانە بۆ ماڵانە بۆیە ئێمە هەوڵ ئەدەین کە جۆرە فیستیڤاڵی ئاوا بەردەوام بێ بتوانین زیاتر گنیگی بێ بەرهەمی خۆماڵی خۆمان و بتوانین بە بازارکردنیان بۆ بکەین و بتوانین زیاتر بەرهەمێنەر زیاتر گنیگی بە بەرهەمی خۆماڵی خۆمان بدات. بەڕاستی ئەم بەرهەمانەی ناوخۆ لە ڕووی کوالیتیەوە ئێمەگە باسکەین کوالیتیەکی زۆر باشی هەیە و توانیوێتی کەوا بە کوالیتی بەرز بچێتە ناو بازاڕەوە و نرخیشیان تا ڕادەیە گونجاوە. ئەم بەرهەمانە بەڕاستی ئێمە کابینین لە ناو هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی بەرفراوان کاری بۆ کراوە ئەمانەوێ بەربازارکردنی بۆ بکەین بۆ دەرەوەی وڵاتیش. یعنی مەتوانیومانە کە لە کاتی هەنار پێگەیشتنا ئێمە هەوڵمانداوە کەوا بەرهەمەکانمان بچێتە بەریتانیا بچێتە وڵاتانی تر ئینشاڵڵا لەمە دووە کاری زیاتر بۆ کرێ لە ئاستی داخوازی دەرەوە زۆر گرنگە زۆر بەزەرم بە محتەم وەرگیراوە چونکە لە بواری کوالیتیا باشە ئۆرگانیکە توانیوێتی باشتر بێ ساڵانە کە بەرهەمەکان بەرەو پێشەوە بڕوە. کاکشەق دیارە نوێنەری کۆنسوڵی ئێرانیش لێرەیە ئێوە قسەتان چییە مهمە این ترجمه میکنن فارسی سوالتون چیه؟ سوالت گرنگی ئەم پێشانگایە چییە ئەوان بۆچی ویستوانە بە بەرهەمی ئێرانی بەشداریکەن لە پێشانگای ژیاندا؟ میگن که شما نظرتون در مورد اینکه ایرانی‌ها چرا علاقه‌مندن که تو این برنامه‌ها شرکت کنن و این برنامه‌ها رو همکاری بکنن؟ ما بسیار خوشحالیم که در سلیمانیه شرکت‌های ایرانی و عرضم به حضورتون کسایی که در کالهای در محصولات ارگانیک حضور دارن و کالاهاشون رو ارائه میدن در سلیمانیه به لحاظ نزدیکی فرهنگ بین دو در واقع منطقه بین جمهوری اسلامی ایران و عرضم به حضورتون سلیمانیه بسیار خوشحالیم که حضور دارن و انشاءالله حضور موفقی خواهند داشت. الله که اما خوشحالیم با اوی که ایران و عراق بکوا خریکنی کمچی نشانه بکوا کن و ام ایشاوی تبعیث و که ما این قرابتی نزدیکی زوری من بکوا بید هر و اشیاءی که ما لیره بشتاریه کنم زیادی سرشتی ایشی دسته همي معملي خويا انا وام جورجتان باشه جگەل لەوە من پرسیارێکم سەبارەت بۆی ئێستا قەبارەی بازرگانی توانە لێرە ئەو بەرهەمانی کە نمایش کراون بەرهەمی زۆرن ینی بەرهەمی ناوخۆین و بەرهەمی دەرەکەین من دەبێت کە بەشێک لە دیمەنەکانیشتان بۆ بگوازمەوە و بەشێک لەو کەسانە وەرگرم کە بەرهەمیان هێناوەتە ئێرە بزانم کاروبارەکانی ئەوانی ئەو کارانی ئەوان ئەنجامیانداوە دانەوێت لەم پێشانگایدا ساغی بکەنەوە چییە؟ قوربان سڵاو لێبێ دارامانیش لە ئێرانەوە هاتوون بە زمانی فارسی دانەوەیەکە لێرە قڕار بۆ بەرهەمەکانیان پەیدا بکەن لێرە کۆمەڵە جلوبەرگی کوردیشەیە من دەمێت لەگەڵ ئەم خانمانە قسە بکەم سڵاو لێبێ باشی لەسەر ئەم بەرهەمانە ئەمانە بەرهەمی دەستی خانمانی کوردن بەڵێ من ناوم بێجەتی ناوەیە لە ئێران و هاتکم شاری سنە ڕۆژهەڵات من خۆم دەوامم بووگە حەزم لەوەیە
پەیامێ بەم بۆ ئەو ئافرەتانە کە دەوامیان هەسوو و دەوامیان تواوەکەن هەروان نەچنە ماڵەوە بێکار دانیشن و بێژنێتر ئێمە تەمەنمان گوزەریاگە و دانیشن ئاتڵ و باتڵ نا ئەوە باشترین فرسەت ئەوەسە کە ئەو شتە کە حەزیان لێ بووگە لە زمانێک کە دەوامیان بووگە نەیانتانیگە مەجاڵیان نەوگە دەستی پێ بکەن من خۆم یەکێ لەوانمە کە لە زمانێک کە هاتوومە ماڵەوە دەستم پێ کردگە ئیشی دەست موسیقی ئاواز بڕێ کەس خۆ حەزی لە نووسان تێ لە شعیر تێ لە هەر شتێک کە حەزیان لێ هاتکۆ مەجاڵیان نەوگە ئەتانە دەست پێکەن ئەوانەی کە تۆ دروستی کردوون چین ئەگەر باسی ئەوم بۆکەی بە کورتی کردو ئەمانە ئیشی خۆمە ئەوە هەنوو هێشتا دەستم پێ نەکرگە هەموویم دانەنراوە ئەمانە ئیشی خۆمە ئەوانە ئیشی خۆمە هەمووی زۆرتر ئیشی خۆمە لەشی ساغ بێ سپاس بە تۆ بەڵێ توانامە بەشێکن لە دیمەنی فستیڤاڵی ژیان کە ناوبەناو لە شاری سلێمانیدا دەکرێتەوە و ئەو بەرهەمانی کە نمایشی دەکرێن بەشێکیان بەرهەمی ناوخۆیی هەرێمی کوردستان و بەشێکیان بەرهەمی ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و بەشێکی دیکەیان لە دانیشتوانی وڵاتی ئێران ئەوان بەرهەمەکانیان ئامادە کردو و دێن لە هەرێمی کوردستاندا بازاڕ بۆ پەیدا دەکەن.